بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچە ئەوە خشتەکانی بودجەی عێراق دەکەین بۆ ساڵی 2024 دێرە تاوەکو ئێستا لیستی موچەی مانگی پێنجی موچەخۆران ڕەوانەی بەغداد نەکراوە چەندە لە بەغداد دابشکردنی موچەی مانگی پێنج دەستی پێکردووە بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی ماوە سەرچووی هەرێم لیستی موچەی مانگی پێنجی نەناردووە وێراوەی کە موچە هێزە ئەمنیەکان موچەی مانگی چوار تاکو ئێستا نەهاتووە کە وەزارەتی دارایی عێراق داوا دەکات کە لیستی ناوی هێزە ئەمنیەکانیان بۆ بنێرێت تاکو ئێستا حکوومەتی ماوە سەرچووی هەرێمیش ڕەتی دەکاتەوە بۆ هۆی موچەی هێزە ئەمنیەکان بۆ مانگی چوار تاکو ئێستا نەگەیشتووە هەروە لەسەر ناردنی بودجێ و بەرهێنانیش دوێنێ وەزارەتی پلاندانانی عێراق ڕوونکردنەوەی دابوو باسی لەوە کردبوو کە نزیکەی 5 تریلیۆنە بودجێ و بەرهێنان پێوەستە بەوەی کە نەوتی هەرێم ڕادەست بکرێت. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاوە محەممەد ئەندامی پێشووی ئەنجومەی نوێرانی عێراق قسەی لەسەر دەکەین کاکاوە بەخێر سوپاسیامە دەبوون دەکەین سوپاس دەکەین ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین بۆچی دەسەڵاتدارانی هەرێم نانەوێت کێشەی موچە چارەسەر بکرێت هۆکارەکەی سیاسیە گەندەڵیە پەیوەندی بە چیەوەی زۆر سپاس لاو بۆ ئێوە بۆ بینەرانیشتان نازانم ڕەنگە خەریکە لە بیری دەکەین لە کێوە ئێمە باسی کێشەی موچە دەکەین لە هەرێمی کوردستان ینی بەڕاستی بەداخەوە ینی لە ساڵی 2014ەوە تا ئێستا 10 ساڵە کێشەی هەموو هەرێمی کوردستان کێشەی هەموو کورد بەهۆی سیاسەتی هەڵەی حزب دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان چ سیاسەتی ناوخۆیی کە پەیوەندی بە حکومڕانی هەرێمی کوردستانەوە هەیە ئەوەی پەیوەندی بە بەغدا و وڵاتانی ئەقلیمیەوە هەیە بەهۆی ئەو سیاستەش کەس خواردوێ ئەوان بەداخەوە خەڵکەکە بازی داوە کە بۆتە هۆی ئەوەی کێشەی موچە بۆ خەڵک دروست ببێ و تا ئێستاش بە تەواوی چارەسەر نەکرێت بەڵام من پێم وایە ئێستا دەتوانین بڵێن لە دوای ئەو بڕیاری کە لە دادگای فدرالی دەرچوو لە 21 شوباتی ئەم ساڵ بوو کە ئەمە یەکلا کردەوە کە کێشەی موچە دەبێ تەوتین بکرێ لەلایەن حکوومەتی عراقی و سەرۆکوەزیرانی عراق و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانی پابند کرد بەوەی کە دەبێت کێشەی موچە چارەسەر بکرێت و مانگانە ئەم موچەیە لە ڕێگەی ژمارە حسابی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە کە دەبێت لە بانکەکانی معتەرەف لەلایەن بانکی مرکزی بێ و دەرەوەی هەرێمی کوردستان بێ ئەمانە تەوتین بکرێن و خەڵک بە ئاسایی وەکو هەر فەرمانبەرێکی ناوچەکانی تری عراق موچەکەی خۆی وەربگرێت پێم وایە ئەمە ئیتر ئەمە با بڵێن ڕاستەڕێکردنی کێشەکەی بەرەو چارەسەرکردنی تەواوەتی بەڵام ئەوەی کە ماوەتەوە و گرفتی دروست کردووە لە ڕاستیدا بەبێ پێچ و پەنا دەبێ بڵێنەوە بۆ هەموو خەڵکیش ڕوون و ئاشکرایە کە مەسەلەکە پەیوەستە بە دەستیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بە پرسەکە بۆ پرسیارەکە لێرە ئەوەیە ینی کێشەکانی هەموو هەرێمی کوردستان وەکو باسمان کرد هەمویان لە موچەدا کورد کردەوە کە ئەمە خۆی لە خۆیدا سوکردنی قەزیەی کورد بوو و بێحورمەتیکردن بوو بەرامبەر بە هاوڵاتی کوردستان و وروشاندنی کەرامەتی ئینسانی کورد و کوردستانی بوو سەرڕای ئەوەش ئێستا کە هیچیان لە بەردەست نەماوە تەنها شتێک کە بدایانەوێ بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دائیمە چاویان لە دەستی ئەوان بێ و ئەم پرسی موچەیە بەکار بێنن بۆ کاتی هەڵبژاردن بۆ ڕاکێشانی خەڵک بۆ لای حزبەکانیان و بۆ با بڵێن لادانی شتێک لەو پارەیە کە لە ڕێگەی ئەوەی کە ناوێن ناوە سیستمی هەژماری من لە ڕێگەی ئەو بتوانن شتێک پاریان دەستکەوێ بۆ ئەوەی بتوانن ئەو میدیا و هێزی چەکدار و خەڵک و لایەنگر و با بڵێن دەستگاکانی ئاسایشی خۆیان پێ بەڕێوە ببن واتە هەمان ئەو سیستمە حزبێ کە بۆتە هۆی ماڵوێرانی بۆ خەڵکی کوردستان درێژە پێ بدەن و بەردەوامی پێ بدەن ئەگەر نا ئەوەی کە لە دادگای فیدرالی هاتووە زۆر ڕوون و ئاشکرایە من هەندێشت هەیە حەز دەکەم ینی خەڵکی کوردستان پێم وایە بای ئەوە وشیارن و دەبینن کە ئەم حزبانە لە چ دوو فاقیەکدا دەژین ینی کاتێک مەسەرەن ڕفراندۆمیان کرد گوتیان ئێمە تەواو بای عێراق و تەواو ئێمە دەوڵەت و عێراق دەوڵەتێکی دراوسی ئێمە دەبێ و ئێمە دەوڵەت دروست دەکەین ئەویان بەدەستکەوت حساب کرد ئێستاش هەندێکجار دەڵێن تاپۆی ڕۆژکە هیچ شتێک نییە ئەرزەتێکی نییە نی بەڕاستی دوای ئەوە محکەمەی ئیتحادی ئەوەی ڕەت کردەوە کە ئەمە دەستوری بێ ئەم ڕیفراندۆمە وتیان بەڵێ ئێمە
پابندین بە بڕیاری محکمەی اتحادی و ڕێزی لێ دەگرین هەردووچان بە دەستکەوت حساب دەکەن ئێستا هەر ماوەیەک پێشەوەی کە بڕیاری محکمەی اتحادی دەربسی ئەم حزبانەی کوردستان بەتایبەتی ژەوانەی پارتی و بەرپرسانی پارتی خۆیان دەیانگوت ئەوەی موچە لە بەغدا وەربگرێ ئەو خائینە بە کورد کەچی دوای ئەوە کە محکمەی اتحادی بڕیارەکەیدان کردیان بەدەست گوتیان ئەوە دەستکەوتە ئەوە لە ڕێگەی هەوڵەکانی سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێم و ئێمە هەوڵماندا کە وا بکەین کێشەی موچەی خەڵک چارەسەر بکرد دەباشە ئێستاوە چارەسەر هاتوۆتە نزیک بۆتەوە لێمان بەڵام ئەم دەستیە بوو یعنی بڕگەکانی بڕیاری محکمەی اتحادی زۆر ڕوون و ئاشکرایە دەڵێ دەبێ ئەم موچەکانیان تەڵتین بکرێت لەکوێ لە بانکەکانی کە دەرەوەی هەرێمی کوردستان وە معتەرەف لەلایەن بانکی مرکزی وەکو بانکی ڕاپیدەین و ڕەشید و TBI بەڵام لەبەرەوەی بانکی ڕەشید و ڕاپیدەین کە ساڵانێکە ڕێگایان نەدراوە کە لق بکەنەوە لە هەرێمی کوردستان لە شارەکانی هەرێمی کوردستان TBI هەیەی TBI ئێستا ئامادەی دەربڕیەوە سەرۆک وەزیرانی عێراق قسەی لەگەڵ کردوون و ئێستاشی لەگەڵ بێ دەڵێن ئامادەین ئێمە لە 2 مانگدا ئەم کێشەیە چارەسەر بکەینەوە ینی هەژمار بۆ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان لە TBI بکەینەوە کەچی هەتا ئێستا پێم وایە 821 ناویان نردووە ینی ئەمە بەڕاستی مەهزەلەیە ناوی دەنێت 821 کە لە کوی موچەخۆران ئێستا ملیۆنێک و 114,000 موچەخۆرەیە حسابکە ئەمە بەشێکە لە دەستیکردن ئەمە بەشێکە لە ماتەڵەکردن لەوەی کە دانێ بە هەر شتێک لە شێوەکان بێ ئەگەر هەمووشی نەبێ بەشێکی لە ڕێگەی هەژماری منەوە بێ و هەژماری من خەڵک سقەی پیان کاکە ئێستا خەڵک چۆن سقە بە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان و بانکەکانی هەرێم بکات کە خۆتان دەزانن ئێستاش لەگەڵ بێ نەک بانکانی هەرێمی کوردستان هیتی بێئاژ کاتی سەردەمی ناوێن لێ نابوو فرۆشتنی سەر بەخۆی نەوت وان کرد کە پاشکەوتی موچە بێنەوە ئینجا دەستیان برد بۆ هەرچی پارە هەیە لە بانکەکان تاڵانیان کرد بردیان هەرچی خەڵک ڕەسیدی هەبوو هیچی نەما ئەچوو داوای پارەکەی خۆی دەکردەوە دەیانگوت نیمانە ینی سیولەمان نییە و تەواو هەمووی حکوومەتی هەرێم بردبووی ئێستاش لەگەڵ بێ TBI کە وەختی خۆی پارەی لێبراوە لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە مانگانە لە بودجێ هەرێمی کوردستانەوە چەند ساڵە پارە لە بودجێ هەرێمی کوردستان وەکو قەرز دەجێڕێتەوە دەدرێتەوە بە TBI مەبەستم چییە خەڵک کاکە ساڵی تریلیۆنێک دانراوە هەر دەبێت قەرزەکەی بدەنەوە بیسانەوە هەتا ئێستا بەردەوامی هەیە ینی ئەمە بەشێکە لە سیاسەتە شکست خواردەکەی ئەوان باش بەس ئەوەی کە بەڕێزبوتت برارەکەی دادگای فیدراڵی ڕوونە تا ئێستا کە لە 21 دووە 3 مانگ و 3 ڕۆژ دەکە بڕیارەکە دەرچووە نە بە بانکیکردنەکە جێبەجێکراوەیە نە لیستەکان بەڕێکوپێکی بنێن نەمیزانی مراجعە نەداهاتی نەوتی و نانەوتی بڵێن تەسلیم بکرێن نە دیوانی چاودێری دارایی بێ وردبینی بکات بۆ هەژماری هەرێم لە لەقیاولیری بانکی ناوەندی کە دەبووە داهاتی ناوخۆی خسپایانە سەریە ئاخر ئەوەیە ینی ئێستا ماوەیەک پێش ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ شتێکی لەدەست نەمابوو تەنها ئەوە بوو گژنەیەک پارە لە بەغداوە بێت تەوزیعی بکە تەنانەت تەوزیعەکەشی بە شێوەیەکی خراپ و بێسەروبەری تەوزیع دەکرد جاری وا هەبوو 15 ڕۆژ 20 ڕۆژ بەهینەوە مەشغوڵ دەبوون کە موچەی خەڵکی وەزارەتەکان و دەستەکان دابش بکەن ئەمەشی یعنی بە سەرکەوتوی بە ڕێک پێچینە دەکرد دوای ئەوە ئێستا تەنها ئەوە ماوەتەوە کاکە لیست بنێرە هیچی تر نا لیستەکان بنێرە ئەنجا ئەم جاریان بەشێکی دەنێرە جارێکیان بە نەینات ڕایگرت و ئەمە نابێ ئەو پیلانە دژی هەرێمی کوردستان و ئەمە با بڵێن خەڵکی هەرێمی کوردستان و کۆمەڵگای کوردستانی پەرپەر دەکات و ئەوەی کە هێزە ئەمنیەکانی نەناردبوو ئەویش دەبەرەوەی کە زانیاریەکانیان وەکو پێویست نەناردبوو دوای بەدرەنگەوە ئەویشیان ناردوو ئەوەی بەدرەنگەوە دەتوانن دەینێرن هەر زوو بینێرن بۆ ئەوەی خەڵکەکە زەرمەند نەبێ زیاتر دوای ئەوە بە کۆد کە دەینێرن زانیاریەکان وردنین اینجا جگەلەوە ژمارەی ئەوانەی موچە لەسەر وەزارەتەکانی با بڵێن هێزی چەکدار وەری دەگرن یەکجار زۆرە ینی 400 و بەخان نوشینەکانیەوە 430,000 تێدەپەڕێنەیە کە ئەوانەی سەر بە وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆن لە ڕاستیدا بۆ حەزبی هەرێمی کوردستان بۆ ژمارەی دانیشتوان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یەکجار زۆر و ناتەبیعیە لەبەرەوە ملاحەزات زۆرە لەسەرەوە بێگومانم لەوەی کە ئەگەر بە وردبینی تەواوی تدا بکرێت کە هێشتا ماوێتی چکە نانوێ موسیقی خەڵک تاخیر بێ وردبینی تەواو جارێ نەکراوە پێم وایە فەزاحەتی زۆر گەورە کەشف دەبێت کە ئەم 430,000 هەمووی حەقیقی نییە و بەشێکی ئەوەی بندیوار و گەندەڵی و شتی تێدا کراوە لەبەرەوە ئەمەی ئێستا هەیە
کە پێویستە ڕادست بکرێ لیستەکان وەکو پێویست نیکە هەر تەنها بۆ ئەوەی بتوانن قەناعەت بە حکوومەتی عێراق بێنن کە بەشێکی ئەگەر هەمووی نەبێت لە ڕێگەی هەژماری منەوە و ئەوان بتوانن کۆنتترۆلی بکەن و میزانی مراجعە بە پێی قرارەکەی محکمەی اتحادیە دیسان دەبێت میزانی مراجعە مانگانە بنێردرێت و دوایی دیسانەوە تەدقیق بکرێت لەلایەن دیوانی چاودێری دارایی فیدرالی و دیوانی چاودێری دارایی هەرێم ئەمانە هەرچی هەیە ڕێگری دەکرێت بەداخەوە کە وای کردووە کە کێشەی موچە تا ئێستا ڕێگرەکە سیاسیە ئەوەی کە بەڕێز زووتت موچەوەکو کارتێک بەکاربێن یاخود گەندەڵیشی تێدایە اینجا قازانجی مادیش ئەوەی کە پارەکە لەژێ کۆنتترۆلی خۆیان بێ و یاخود ئەو بانکانەی کە هی خۆیان نزیک لە خۆیانە لەو ڕێوە قازانجی لێ بکەن ئەزانی چی کاک حەچین ینی هەمووی تێدا ینی لایانی سیاسی هەیە لایانی گەندەڵیە لایانی ئیداری و خراپی بەڕێوەبردن و حکومڕانیە خۆمان عندی تەجروبەمان کردوون و 30 ساڵەوان حکومڕانن ئەم حیزبانی ئیسپاتیان کردووە کە لە ڕاستیدا لە هیچ ڕێکەوە سەرکەوتونەبوون لە هیچ ڕێکەوە یەک مەجالم پێ بڵێن و تەحەدا یەک بێشان دەکەم بتوانن باس لەوە بکەن کە سەرکەوتنیان بەدەستێناوە هەموو مەجالەکان لە پاشەکشەدا بوون ئەوەی کە هینە ینی ئەوان لە ڕووی سیاسیەوە طبعاً مەبەستیانە پارە ینی ئەوەی کە ئەوانی گەورە کردووە با بڵێن گەورەکردنەکە لە ناو دووکەوانت با بڵێن ئەوەی کە لە ژمارەی کورسی و ژماری دەنگدەرەکانیان کە هەر لە هەڵبژاردنێک بەدەستی دێنن دەتوانم بڵێم لە 1970 لەو دەنگانە هی بەرژەوەندیە هی موچەیە هی خەڵکێکە کە دەترسێت لەبەرەوەی کە لیانی بینیوە کە ڕەنگە موچیان ببڕێ خەڵکێکەوە شتێکیان لە خەیاڵدا چێنراوە کە گەر دەنجان پێنەدا ئەوە موچیان دەبڕێ خەڵکێک هەیە بەرژەوەندی لەگەڵی هەیە دەڵێ کاکە بە دەنجکردن سبەی ئەم سەرچاوی داهاتی کە بۆیان هاتووە جارێکیان لە ڕێگەی محکەمەکەی پاریسەوە ئەوەی کە نەوت فرۆشتنی سەربەخۆ بوو ئەمە ڕێ لێگیرا ئێستا کە ئەوەی پەیوەندی بە عێراقەوە هەیە کە موچە دەچێتە سەر عێراق ئەمەش بەشێکی زۆری لەو داهاتە کە پێشتر بەدەستیان دەکەوت و گەندەڵیان تێدا دەکرد ئەمەی نامینێ لەبەرەوە خەڵک بەرەبەرە بێمنەت دەبێت لەو حیزبانە کە بێمنەت و مەسەرەن هەتا لە ناو هێزی سەگدار کابرایەک پێشمەرگەیەک پۆلیسێک کە دەبینێ موچەکەی زەمانە مانگانە دێتە سەر ژمارە حسابەکەی لە بانقی TBI بیان هەر بانقێکی تری عراقی معتەرەف ئیتر ئەو بێمنەت دەبێت لەوەی کە ئەگەر پارتیە یانێشێتیان هەر حزبێکی ترە سبەینی هەڕەشەی بڕینی موچەکەی لێ بکە لەبەرەوە چێ دەمێنێتەوە ژمارەیەکی کەم لەوانەی کە تەنها بەرژەوەند خواز و هەلپەرست و با بڵێنەوانەی کە کۆیلەی ئەم حزبانە و ئەم بەرپرسانە ڕەنگە هەر ئەوانە لەگەڵیان بمێنەوە لەبەرەوە دەچنەوە قاڵبەکەی خۆیان و حەزمەکەی خۆیان خەڵک ئازادتر دەتوانێت لە کاتی انتخابات دەنگ بدە ئیرادەی دەبێت لەوەی کە خۆپیشاندان بکە ڕێی خۆی بڵێ و ڕوبەڕوویان بێتەوە ئەمە کێشەی گەورەی ئەوان لەوەدایە بۆیە بەغدا من پێم وایە کە دەچێتە سەر بەغدا ئەمە یەکێک لە سەبەبەکانی ئەوەیە کە لە ڕووی سیاسیەوە ئەوان نایهەڵن ئەوە بچێت مەسەلەکە ئەوە نییە بەغدا زۆر دڵسۆزتر و پەرۆشتر بێ بۆ چارەسەرکردنی موچەی خەڵکی هەرێمی کوردستان مەسەلەکە ئەوەیە ئەگەر بچێتە سەر بەغدا باشترە لەبەرەوەی بەغدا لە ڕووی سیاسی و انتخابی و پێویستی بەو کڕینی ئەو دەنگانە نییە لە هەرێمی کوردستان بەڵام ئەم حیزبانە کە چەندین ساڵە بەکاریان هێناون ئەمەیان پێویستە بەردەوامی پێ بدەن بۆ ئەوەی بتوانن وەکو دەڵێ ملی ئەو خەڵکانە و قورژی ئەو خەڵکانە بگرن لە کاتێکدا کە پێویستیان دەبێ بۆ ئەوەی هەمیشە هەڕەشە و مەترسی حیزبەکانیان لەسەر بەس پرسی بندیواری شتەیە کە چارەسەر نەکە جارەت چی لە موچەخۆری مەدەنی بێ سەربازی بێ و پرسی ئەوش کە بڵین ئەو بانکە هەلیانە کە باز لەوەیەکی ساڵانە بەس لە ڕاکێشانی پارە ئەگەر 2500 هەر فەرمانبەرێک وەربگرن 33 ملیاریان دەست دەکەوێت بێگومان یعنی ئەوان کە دەڵێن هەژماری من و ئەو سیستەمیان داناوە ئەوە نییە پیان ینی عقلێکی مۆدێرنی سەردەمیانیان هەبێ کە بیانەوێ کە سیستمی بانقی و سیستمی موچە ڕێک بخەن لە هەرێمی کوردستان خو ئەگەر مەبەستیان وایە ئەوان 32 ساڵە ینی سیستمی بانقی ڕێخستنی سیستمی بانقی هەر شتێکی زۆر ئاسان و بەسیتە دەیانتوانی چەندین ساڵە ئەوە بکەن بەبێ ئەوەی بگاتە ئەوەی لەژێر فشاری بەغدا و تەوتینکردنی موچە و ئەوەی کە ململانەکانی هەرێم و بەغدا هەبووە کە ببێتە هۆی ئەوەی کە
ئێستا کە ئەو سیستەمە دابنێن نەخێر ئەوان لە ڕاستیدا بە درێژایی ساڵانی ڕابردوو دەرکەوت کە ئەوان بە هیچ شێوێک نانەوێ بازاری هەرێمی کوردستان و حکمڕانی لە هەرێمی کوردستان سیستماتیک بکەن بانکی بێت غیری بانکی بێ بچووکە وەکو دەڵێن دەست ماڵی شێواوی دەوێت ینی ئەوان هەمیشە ویستویانە پەرش بڵاوی شێواویەکە بێ بۆ ئەوەی بتوانن ئەو گەندەڵی کە هەیە بەردەوامی پێ بدەن یعنی مەسەرەن نمونەیەکی بەسیطەوەی کە پەیوەندی بە کەیسی نەوتەوە هەیە چەند ساڵێ بات پێم وایە بۆ لە 2014 بوو یاسای سندوقی داهاتە نەوتەکان لە هەرێمی کوردستان پەسەند کرا 2015 پەسەند کرا 2015 باشە پاشی چەند ساڵ ئەم سندوقە هەردانەندرا ئەمە بۆ خێرە ینی مەسەرەکە چییە زۆر بەسیتە پرسیارەکە ینی چونکە شتێکیان نایە بە سیستماتیک بێەوە شەفافێت دابین بکە و خەڵک بزانێ و پەرلەمان بزانێ و دیوانی ساودێری شتەکان بتوانێت تەدقیق بکە نەیانویستە و نایانەوێ لەبەرەوە ئەوەی کە ئێستا کردویانە بە ناوی هەژماری منەوە لە پێناوی ڕێکخستنی موچەی خەڵکو و ئاسانکردنی وەرگرتنی موچەی خەڵک نەبووە بەڵکو لە پێناوی ئەوە بووە کە ئەگەر هیچ نەبێ شتێکیان دەستکەوێت لە ڕێگەی ئەوەی کە باست کرد نسبەتێک لە پارەی موچەخۆرانێن کە زەجگەلەوە بە پێی و معلوماتانەی هەیە خەڵک کە دەچێت ژمارە حسابی لەو بانقانەی سەر بە هەژماری منە دەکەنەوە وەرەقەیەکیان تعهودێکیان پێپڕ دەکەنەوە کە دەبێت تۆ تا 6 مانجی تر لە هیچ شوێنێشتر ژمارە حسابی نەکەیتەوە اینجا دەبێت پابند بی بۆی کە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان شتێکی با بڵین قەرزێکی لەسەر بووی کارەبا بوو هی هەر بازێک بوو لە بازەکان بە بێگەڕانەوە بۆ خۆت ڕاستەوخۆ ئەو لێ دەبڕێ و کەمی دەکە بە هەر حاڵ مەبەستم لەو شتانە ئەوەیە کە دانەوێت دیسانەوە خەڵک پێویستیان بەوان بێ و دەستی لە بنسەری حکمڕانانی هەرێمی کوردستان بێ بۆ ئەوەی درێژە بە سیاستەکانی خۆیان بدەن باشە بەز ئەوی کە پێویستە بە موچە هێز زامینیەکان دەوڵەتێکی وەکو عێراق کە بڵێن هەرێم بەشێکە لەو ناکرێت زانیاری بۆ بنێدرێت سەبەس کۆدیان ناردووە و بەغدا داوای لیستی موچە دەکات بۆ مانگی پێنجیش بۆ مانگی چوار کتاکو ئێستا موچەکەیان نەهاتووە دەبێت چۆن چارەسەر بکرێن پرسە من پێم سەیرە ینی تۆ بەشێک بی لە دەوڵەتێک سەرۆک کۆمارەکە کورد بێ سەرۆکی ئەرکانی هەتا مای پێشستا کورد بوو نایب ڕێز وزەرا جێگری سەرۆک وەزیران و چەندین وەزیری گرنگ و پەرلەمانتار و ئەوەت هەیە و کەچی تۆ بڵێ ئەمە لە ڕووی ئەمنیەوە نابێ من زانیاری هێزە سەکدارەکانم بدەم کە لە کاتێکدا ورترین زانیاری لەسەر ورترین ئەو شتانێک کە مەسی ئاسایشی نەتەوەی و نیشتیمانی هەرێمی کوردستان دەکات دەدرێت بە هەندێک وڵاتانی ئیقلیمی هەمووی دەستگای مخابراتی دەوڵەتە ئیقلیمیەکان تەراتێن دەکەن و خۆتان دەبینن بە درۆن بە خەڵکی جاسوس بە خەڵکی چێنراو دێن بۆ سارە دەتەقێنەوە توزانم ینی خەڵک دەکوژن لە ناو شارەکان بە نوێژی نیوەڕۆ هەرچی زانیاریە لەسەر ورترین شتەکانی ناو هەرێمی کوردستان کە ئەگەر پەیوەندی بە سیاست بێ اقتصاد بێ هەرچێک بێ لەلای ئەم دەوڵەتانە هەیە اتفاقی 50 ساڵە لەگەڵ تورکیا ئیمزا دەکەن لە بواری نەوت و ئەمنی و هەموو شتێکەوە هەرچی هەیە ئەوان و حکومەتێکی ئیقلیمی کە دەزانن کە چەندین سیاسەتی دژی کوردی هەیە هەموو زانیاریەکانیان دەخەنە بەردەست زانیاریەکان ناخەنە بەردەمی پەرلەمانی کوردستان کە نوێنەرانی خەڵکی هەرێمی کوردستانە نایخەنە بەردەم چاودێری دارایی هەرێمی کوردستان نایخەنە بەردەم هیچ لایەنێک کەچی ئێستا کە لەسەر مەسەلەی موچە وەڵای ئەمە زانیاری نامانەوێ بدەین ئەوە لە ڕووی ئەمنیەوە هینە ئەمە بەڕاستی تەنها خۆڵکردنە چاوی خەڵک و بەغدایە کە تۆ دەتەوێت بندیوەرۆشەیە کە لە باسی کوردانی ڕۆژاوە چێوەی ڕۆژهەڵات بەهێزیان بۆ دروستکراوە ئەوەی ڕۆژاوا بێ لە ڕووی دەستوری وەرەگە پێدراوە بڵین نەخێر تەوان ئێمە ینی ئێمە دەزانین چیان دێشێ ینی مەکشوفە ینی دەستیان کەشفە ئەوە نییە بتوانن بەسەر ینی ئێمە فێڵ لە ئێمە بکەن و پیان وابێ کە باوەڕ بە قسەکانیان دەکەین ئەمە وازەحە فعلا ینی خەڵکێکی زۆریان بە هێزی سەکدار نووسیوە وەکو باسم کرد بەشێکیان بندیوارە گەندەڵیە ئیتر لە ڕێگەی ئەو هینەوە کە ئەو زانیارانە هەمووی بدەن و ژمارە بانکیەکان کە دروست دەکرێت ئەگەر ئەوە کە جێگیرکرا ئەو کاتە هەمووی کەشف دەبێت لەبەرەوە ئەمە یەکێکە لەو شتانی کە وەکو باسم کرد هێشتا ماوێتی فەزاحەتی زۆر گەورە بەدیار دەکەوێت ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی بەغدا فریای ئەوە نەکەوتووە دیوانی ساودێری دارایی فریای ئەوە نەکەوتووە کە ئەو لیست و شتانە دەنێردرێت کە تەوتین نییە
تەوتینیش بناسبە زۆر جار باز دەکەن بە نیشتیمانیکردن زۆر هەڵەیە تەوتین ینی جێگیرکردن هێشتا موچەکان جێگیر نەکراون بۆیە ئەمە جارێ هێشتا ماوێتی هەموو ئەو گەندەڵی و خراپەکاری کە لە ناو دیستی موچەدا کراوە کەشف ببێن زاوە یەکێکە لەو شتانی کە ئەوان مەترسیان هەیە و نانوێ و دەستی بە مۆزوعەکە دەکەن ئەمەیە مۆزوعەکە چونکە دەزانن کە زۆر شتیوا کەشف دەبێت کە لە ڕاستیدا قبول کراو نابێت لە سەرسەری سەبوون خوێنکاری زانکۆ دەرچووی زانکۆ لێرە دامەزران و هەری کاری دەست ناکەوێت بەس بۆ بەرژەوندی حیزبی بۆ نمونە حیزب دروستکە بۆ پارچەکانی کە هێزی چەکدار دروست بکرێ آخرەوە شتێکی زۆر بێمانەیە بەڕاستی فعلەن ینی خەڵکی ینی جنسی تورکی هەیە جنسی سووری هەیە هاتوون لێرە بیانکەن بە هێزی چەکدار و اینجا لە ڕێگەی با بڵێنەوەی کە جنسیە و نفوس کاتی خۆی دەردەهێندا دنیایەکیان لەو خەڵکانە جنسی عراقیان بۆ دەرهێناوە ئاخرەوەی چێکە لەو کێشانەی کە بەغدا پێشتریش ئەو ملاحەزاتانەی هەبوو من جارێکیان لەگەڵ هەندێک برادر لە پەرلەمانتارەکان چوینە لای وەزیری ناوخۆی عراق لەسەر موچەی فەرمانگە فیدرالیەکان قسەمان لەگەڵ کرد زۆر مناقەشەمان کرد ئاخیری گوتی کاکە من چەندین جارە بە نووسرا و بە شەفەهی داوا دەکەین کە لیستەکانمان بۆ بنێرن ینی ئەوەی کە پەیوەندی بە لیستی موچەخۆرەکان و هەمووی بەسیدی دەبێ هەمووی بگاتە لامان و ئەوانەی کە جنسیە و نفوس و شتیان بۆ دەردێنرێ ئەوانە بەردەوام بە معلومات تەزوید بکرێن ناینێرن لەبەرەوە بەڕاستی ئێمەش ئامادەنین ئەوە بکەین ئەمە کێشەی ئێمەیە لەگەڵ هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان بڕۆن لەگەڵ حکوومەتەکەی خۆتان قسە بکەن قەناعەتیان پێبینن ئەو هاوکاریەمان بکەن و بەس لەم پرسی ڕێگری لە بە بانکیکردنی موچە بێ سەداهاتی ناوخۆش ڕاز ناکەن کات بە فیرۆدن پارتی و یەکێتی بێکەوە شەریکن لەم پرسە چونکە خۆ دادگای بڕاکەی دادگای فیدراڵی مەجالیەوەی تێدایە بۆ نمونە یەکێتی یاخود ناوچەیەک بەتەنیا لیستەکان بنێرێ و دەست بە بانکیکردن بکە وایە وایە بەڵام لە ڕاستیدا یەکێتی و پارتی ئەگەر چی زۆر زار دەبیرین وا دەردەکەون کە لە هەندێک مەرحەلە کێشەی گەورەیان هەیە و لەگەڵ یەکتەبانین و باشنین و بەڵام هەمیشە لەسەر مەسلەی ئەوەی کە پەیوەندی بە بەرژەوەندەکانەوە هەیە هاوڕاو تەبان و لە کۆتاییدا دەگەنە ڕێکەوتن و بێکەوە ئەوەی کە پەیوەندی بە گەندەڵیەوە هەیە هەمومان دەزانین ینی هەردووچیان بەشدارن لەو گەندەڵیانەی کراوە کرد لە هەموو موچە خۆران بێ هێزی چەکدار بێ لە هەر چێک بێ لە هەر بوارێک بێ و لە مەسلەی نەوتیش بێ ینی ئەوەی کە کراوە هەمووی بێکەوە کردویانە و ئێستا کێشەکان هەندێک زار هەیە لە هەندێک مەرحەلە بەنەوەک لە نەوعەکان دەردەکەوێت و بە تایبەتی ژۆی کە پەیوەندی بە هەڵبژاردن و ئەوانەوە هەیە خۆتان دەزانن هەندێک کێشە لەم ماوەیە دروست بوو بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە یەکێتی و پارتی ئیتر دەبنە دوو هێزی با بڵێن تەواو جیاواز و چکە جیاوازی دەمێکە نەماوە ینی هەمان کۆپیکردنی یەکترە ینی هەمیشە سیاسەتی یەکتر کۆپی دەکەنەوە و یەکتر بەرهەم دەهێنەوە لە لەم زۆنە ئەویش لەو زۆن باشە بەس تاکوێ دەتوان ڕێگری لە برەرەکەی دادگای فیدراڵی بکەن خۆ دەبواە بەپێی قسەکانی سوودانی بە هەژماری بۆنە ڕاگیرابە تیبایی دەستی بە پرۆسی بە بانکیکردن کرابەیە و داهاتی ناوخۆش ڕاستکرابێت کە تاکوێستە ڕادستیان نەکردووە تاکوێ توانن کات بە فیرۆ بدەن ڕێگری بکەن لە بڕیارەکان من پێم وانەیە بتوانن زۆر بۆ ماوەیەکی زۆر بتوانن درێژە بە و دەستیکردن بدەن چونکە محکەمەی اتحادی قەراری داوە کە قەراری دادگای فیدرالیش حاسم و ملزەم و باتە و تانەی لێ نادرێ و دەبێت ئەو فەقەرانە هەمووی وەکو خۆی جێبەجێ بکرێ و ئەوە ئێستاوە چەندین نووسراو کراوە لایەن وەزارەتی دارایی فیدرالەوە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بۆ محکەمەی دادگای فیدرالی و ئەوانە کە حکوومەتی هەرێمی کوردستان پابند نەبووە بە تایبەتیشەوەی پەیوەندی بە نردنی لیستەکانەوە هەیە و پەیوەندی بە ڕادستکردنی داهاتە ناوخۆیەکانەوە هەیە کوچکە هەبە پێی بڕیارەکەی دادگای فیدرالی دەڵێت دەبێت داهاتەکان تەسلیم بکرێن نەوتی و نانەوتی و بە پێی یاسای با بڵێن قانونی ئیدارەی مالی و دەینی عام و دواتریش لەلایەن چاودێری دارایی فیدرال و هەرێم تەدقیق بکرێت ئەمە تا ئێستا نەکراوە و ئەو ڕۆژانە کە خۆتان دەزانن وەزارەتی دارایی فیدرال شتێکی نووسراوێکی بڵاو کرد ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە دەڵێ ژمارە حسابەکە سفرە بەڵێ هیچ داهاتێکی ناوخۆ نەخراوەتە سەری وایە هیچ داهاتێک نەخراوە ئێستا فرسەتێکی زۆر باش هاتوتە پێشەوە نازانم ینی
بۆچی هاتوتە بۆ پێشەوە کورد بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ینی ئەو معاناتە چیتر بەردەوام نەبێ موچە خۆر چیتر لە دەست بێ موچەی نەناڵێنێ یعنی دۆخێکی زۆر باش هاتە پێشەوە لەلایەکەوە ئەوە قەراری محکەمەی اتحادی دراوە کێشەی موچە چارەسەر بکرێ بەغدادی نێرێ لەولاوە ئێستا کە بە پێی ئەو خشتانەی ئێستا لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ڕەوانەی پەرلەمان کراوە بۆ بودجێ ئەم ساڵی 2024 نزیکەی 21 تریلیۆن دینار بۆ هەرێمی کوردستان تەرخان کراوە جگە لە حاکیمە جگە لەوە بەرهێنا ئەوەی کە تەنمێ ئەقالیم وانە ئەمانە زۆر گرنگن ینی ئێستا کە ینی وابزانم نزیشی 15 تریلیۆن دینار بۆ موچە تەرخان 14 تریلیۆن بۆ تەژغیلی بڵین 11 تریلیۆن بۆ موچێ لەگەڵ تەژغیلیش 2 تریلیۆنێکە 11 تریلیۆن نیو بۆ موچە ینی 2 تریلیۆنیش بۆ تەژغیلی کە دەکرێت لە کاتی پێویستی ئەوش بگوازرێتەوە بۆ ئەمە خۆیان بە قسەی خۆیان دەڵێن ئێمە پێویستمان وابزان 950 ملیار 950 ئەمە 960 تێپەر دەکەی ینی بەس بۆ موچە ینی ئەویان بە زیادەوە اینجا جگەلەوە ئەگەر ئیلتیزام بکەن وەکو بە پێی بڕیارەکەی محکەمەی اتحادی اینجا ئەوە بودجەی وەبەرهێنانیان بۆ دێ تەنمێ ئەقالیم دێ ئەمانە هەمووی کاکە دەبێتە هۆی ئەوەی وەکو پێش 2014 خەڵکی هەرێمی کوردستان بە بیریان دێ ئەو کاتێ پێش ئەوەی ئەو بەڵای نەوت تووشمان ببێ کە گوتیان نەوت دەردەهێنین و سەر بەخۆری فرۆشین بودجە لە بەغداوە دەهات موچە هەر مەوزوع نەبوو ینی خەڵک زۆر بە سادەی و ئاسانی هەموو مانجێک لە کاتی خۆیدا وەکو هەر فەرمانبەرێکی عراق موچەی خۆی وەردەگرت بەبێ ئەوەی تۆ نەوتت دەرهێنابێ 1 بەرمیل نەوت بدەیتە بەغدابی یان بیفرۆشیت لە ڕوویوە بەرهێنانەوە پارەوە بەرهێنان و تەنمێ ئەقالیم دەهات گەشانەوەیەک هەبوو بازار جوڵی تێدا بوو خەڵکی مرتاح بوو ئەنجا ئێستا ئەگەر ئەم فرسەتە چیتر ئاوە مماتەڵی تێدا نەکرێەوە حکوومەتی هەرێم بەجددی و دەیەوێت بیسەلمێنێکە پەرۆشی خەڵکی هەرێمی کوردستانە و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان دەوێت باش بکەوانە ئێستا کاتی ئەوەیە کە التزام بە بڕیارەکەی محکەمەی اتحادیەوە بکەن و ئەرچی داهاتی نەوتی و نانەوتی تەسلیم بکەن دوایش بەشێکی هەر بە پێی یاسای قانونی ئیداری ئەم بەشێکی لە 150 ئەوەی دەواازە سنوورەکان دەگەڕێتەوە بۆ محافظاتانە مەبەستم چییە؟ ئێستا کە ئەوەی کە چی بە پێی بودجە یاسای بودجە چی بە پێی بڕیاری دادگای فدرالی هەردووچی دەرفەتێکی زۆر باش هاتۆتە پێشەوە و ئیتر تەواو کێشەی موچە چارەسەر دەبێت و ژیانی خەڵک و بازاریش باشتر دەبێت ئەگەر جێبەجێ بکەن ئەگەر جێبەجێ بکەن بەڵام من وەکو پێم گوتی هەتا پێیان بکری هەوڵدەدەن جێبەجێ نەکەن باش بە سوارت بەداتینەوە خۆ باز دەوە کە کوێستەیشیان تەسلیم نەکردەوە بەس لە 350 ملیارەکە گوایە وتیان ئێمە بە ئامادەین 50 ملیار 50 ملیار بدەن بە بەغدا وەکو بەڕێز زووتت کە دەبێت کۆی پارەکە بڕواتەوە بۆ بەغدا دواتر بینێ باش ئەوان جارێکیان لێچێک لە وەبزای متەبێژی حکوومەتی هەرێم بوو نازام کامیان بوو بەرپرسێکی حکوومەتی هەرێم بوو وتیان لەبەرەوەی ئێمە دەبێت حسابیەوە بکەین بودجەی وەبەرهێنانمان بۆ نەنێردراوە ئەو لەبەرەوە دەیجێڕینەوە ئەو پارەیە کە داهاتی ناوخۆیەکانە ئێستاوە لە یاسای بودجە و خشتەکانی یاسای بودجە ئەمە جێگیر کراوە 5 تریلیۆنە بودجەی وەبەرهێنان ئەسڵەن ئەمە یەک دنیا کێشەیە بە پێ و معلوماتانی من هەمە با بڵێن دەنجی زۆر لە خەڵکی محافەزەکانی تر پارێزگاکانی تر بەرز بۆتەوە و نیگەرانن لەوەی کە ئەو پارێ زۆرە بۆ هەرێمی کوردستان تەرخان کراوە کە دەڵێن تا ئێستا داهاتی نەوتی و نانەتی تەسلیم ناکە پێشتریش نەوتی وەکو پێویست تەسلیم نەکردووە ئیلتیزامی نەکردەوە بە بڕیارەکان و بە یاساکان کەچی یعنی لە جیاتی ئەوەی حکوومەتی فیدرال زیاتر نازی پارێزگایەکی وەکو بەسڕە یان میسان بچێشێت و ئەو هەموو نەوتە لێ ئینتاز دەکرێ و ئێمە کەچی دیسانەوە زیاتر با بڵێن مراعاتی هەرێمی کوردستان دەکرێت باشە ئەمە دەرفەتە وەکو باسم کرد لە دەستی نەدەیت دەبەرەوە پێویستە ئەم داهاتانە تەسلیم داهاتەکە تەسلیم کرێوە بە پیاسەی کارگەری دەرای دوایی پشکی پارێزگاکان دەنێدرێتەوە لە هەموو دەوڵەتانی فیدرالی ینی جگە لە هەندێک بازی زۆر ناوخۆی نەبێ هەمووی دەبێت داهات بێتەوە ناو یەک سندوق دوایی لە ناو سندوقەکە تەوزیعێکی عادل بکرێەوە ئەو لە دەستوری ژوا هاتووە یعنی دەبێت هەموو پارەکان لە هەموو داهاتەکان بێتەوە ناو یەک سندوق ساڵانی ڕابردوو ئەوە نەکراوە سەرچێشی کراوە ئەمە شتێکی ترە ینی با بڵێن انتزام نەکراوە ئێستا کە ڕاستی دەوێت کە ماوەیەکی زۆر حکوومەتی عێراق لاواز بوو حکوومەتی هەرێمی کوردستان بە قوت بوو
یعنی هاوسەنجەکە ئاوا بوو حکومەتی عێراق بە کێشە ناوخۆیەکان و ماوەیەکی زۆر شەڕی شیعە و سوننە و ململانێ و لە ڕووی ئیستیقراری سیاسی و ئەمنیەوە زۆر خراپ بوو نەدەپرژایە سەر ئەوە حکومەتی هەرێمی کوردستان و ئەو حزبە دەسەڵاتدارانە بەبێ ڕەچاوکردنی هیچ بەندێک لە بەندەکان و مادەکانی دەستور لە زۆر شت تەجاوزی دەستوریان دەکرد ئەوان بۆیان نیان دەتوانێت ڕێگریدەوە بکەن بە حکمی ئەوەی ئێرە بەهێزتر بوو ئەوێ لاواز بوو بەڵام لە دوای ئەوەی کە ڕیفراندۆم کرا لە کاتێکی خراپ و نەگونجاودا و وای کرد کە هەرێمی کوردستان بکەوێتە ئەو دۆخە خراپە لاوازیەوە لە دوای ئەوەی با بڵێن سەربەخۆ فرۆشتنی نەوت کە ناوێن لێ نابوو کەوا نەبوو بوو بە ئەوەی کە شکست بێنێ و قەراری پاریس دەرچوو و دوای ئەوەش ئێستا کە قەراری محکەمەی اتحادی ئێستا بەعکسەوە هاوسەنجەکە گۆڕاوە هەرێمی کوردستان لاوازە و بەرەو لاوازتر دەڕوە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە هەموو ڕوێکەوە لە ڕووی دیبلۆماسی حکومەتی عێراق ئێستا لە دۆخێکدایە کە لە هەموو ڕێکەوە لە گەشانەوەدایە لەبەرەوە ئێستا کە پێی دەکرێت و دەتوانێت وا بکە حکومەتی هەرێمی کوردستان ئیلزام بکەوە بۆیش ناچار بوون ئێستا گەیشتۆتە ئەوەی کە دەبێت داهاتەکان تەسلیم بکەن بەڵام ماوەتەوە چەندی تەسلیم بکەین چەندی تەسلیم نەکەین لەبەرەوە ئێستا نزیکەی لە 300,000 بەرمیلەوە زیاتر ڕۆژانە ئێستاشی لەگەڵ بێ لە ڕێگەی تانکەرەوە حکومەتی هەرێمی کوردستان دەیفرۆشێ کەس نازانێت ئەم پارەیە بۆچێ دەچێت بچی لێ دێ و پارەیەکی زۆر لەو داهاتە بابنی حکومەتی هەرێمی کوردستان دەستی دەکەوێت بێگومان ئەوە بەشێکی زۆری گەندەڵیە جگە لەوەش ئەو داهاتە ناوخۆی نانەوتەکان ئەویشان دیسانەوە وازح و ڕوون نییە شەفاف نییە دیسانەوە ئەمە پێویستی بەوەیە کە تەسلیمی بەغدا بکرێ و دواتر بە پێی دەستور و یاساکان چی دەکەوێتەوە حکومەتی هەرێمی کوردستان بۆی بگەڕێنرێت بەس وەکو بودجەی وەبەرهێنان ئەوەی کە بەڕێزامەش پێکرد دوێنێ وەزارەتی بڵین پلاندانانی عێراق دوای ئەوەی کە نیگەرانی دروست بوو لە پارێزگەکان دیکە ڕاگەنراوێکی بڵاوتوە دەڵێ بودجەی وەبەرهێنان کە نزیکەی 5 تریلیۆنە هەرێمی کوردستان کاتێک خەرجەکەی کەنەوت ڕادەست بکەن بێگومان وایە ئەو کاتەکەنەوت ڕاز دەکەن سوودی لێ نابێنرێ وایە نانێردرێت بێگومان دەبێ ئەو ینی ئێستا مەسەرەن ئەوەی کە پەیوەندی بە موچەوە هەیە ئەمە دەرهێنراوە لەو مەسلەی کە پەیوەندی بە کێشەکانەوە هەیە باشە بەس دەبێت بەوانکیکردنەکە داهاتی قەراری محکەمەی اتحادیە دەبێت بە بانکیکردنەکە و داهاتی ناوخۆ تەسلیم بکرێتەوە بەڵام من بۆ خۆم پێم وایە ینی حکوومەتی عێراق ئیلزام کراوە ناشوێت لەو بارەدا جارێشتر کێشەی بۆ دروست بێتەوە بۆ ئەوی بەرەبەرە ئەوە ئەو کێشەیە چارەسەر بکرێت کۆتایی پێبهێنرێ تەوتیری موچە بکرێت ئەوە کێشەی سا بەڵام ئەوەی کە پەیوەندی بە بودجەوە بەرهێنانەوە هەیە ئەمە بە هیچ شێوەیەک بۆ هەرێمی کوردستان نانێدرێت ئەگەر بێت و بڕیارەکەی دادگای فێدرالی جێبەجێ نەکەن و داهاتە نانەوتیەکان تەسلیم نەکەن باش بەس سەبارەت بە بودجەی ئێستا بڵێن کە نزیکەی 20 تریلیۆنە ئەگەر ئەوان زیاتر لە 20 تریلیۆنە پابندەکانی خۆیان جێبەجێ بکەن هەم بودجەی تەشغیلیە ئەوە بەرهێنانە موچەیە بەبێ کێشە دێت بێت کێشە دێت وەڵێ بێگومان ئەوان ئەگەر ئیلتزام بکەن و ئەو داهاتانە تەسلیم بکەن بەبێ کێشە دێت بەڵام ئەوان ناڵێم ئەوان کاتی خۆشیانی هەوڵیان دەدا کە شتێک کە خۆیان دەستیان دەکەوێت ئەگەر کەمتر بێت لەوەی کە بەغدا دەینێرێ بەغدا زیاتر بێ کەمەکەی خۆیان دەوێت زۆرەکەی بەغدایان ناوێت بۆ لەبەرەوەی زۆرەکەی بەغدا وازح دەبێ چاودێری دارایی فیدرال تەدقیقی دەکا کەمەکەی خۆیان وازح نییە دەتوانن بە ناشەفافی سەرفی بکەن و هیچ چاوێکی لەسەر نابێ دەتوانن گەندەڵەکەی خۆیان درێژ باش بە زۆر سەرسەرۆکی بۆچی دەسەڵاتدارانی عێراق موچە خۆران سزا دەدەن بۆچی دەسەڵاتدارانی هەرێم سزانە زۆر دواکەوتنی موچە هەیە یاخود خودی سوودانیش ڕەچاوی بڵین بەرژەوەندی سیاسی خۆی دەکات لە داهاتوو لەگەڵ هێزە دەسەڵاتدارەکان وایە بڕیارەکەی دادگای فێدراڵیان پێخۆش بووەوان وەکو حکوومەت دەڵێن مەبەست حکوومەتی عێراق بەڵێ حکوومەتی عێراق بێگومان ئەویش لە ڕووی سیاسیەوە حساباتی خۆی دەکا جگەلەوە محکەمەی اتحادی قەرارەکەی ڕوون و ئاشکرایە لە ڕووی نێودەوڵەتیەوە جگەلەوە ئەو عێراق دەوڵەتە پەیوەندی هەیە و بێگومان لەلایەن وڵاتانی زلهێزی دنیا و هەتا وڵاتانی ئیقلیمیش داوای لێ دەکرێت کە دەبێت ئەو کێشەیە چارەسەر بکرێت بەڵام وەکو باسم کرد کە کێشەکە ئێستاکە بەغدا لە هەوڵی چارەسەرکردنیدایە بەڵام هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان نەیکردووە بەداخەوە باش بەس سەوارد بە و کێشەی کە دروست بوو لەسەر بەوانکیکردن
حکوومەتی عێراقی بۆچی بڵێن گرینگە لە بانکی حکومی بێ نەکو ئەهلی وایە پێچوانەی بڕێرەکەی دادگایە بەردەوامبوونی هەژماری من یاخود ئێستا 300,000 موچەخۆر لەوێ هەژماریان کردوێتەوە ئەگەر لە داهاتوودا بەم ڕێکارە موچەوەرگرن پێچوانی بڕێرەکەی دادگایە بەڵێ پێچەوانەی بڕیارەکەی دادگای فدرالیەوە من پێم وایە ئێستا ئەگەر بێت و ئەمەش بڵێن بە بەشێک ئەوەی کەماوە جگە لەوانەیە کە هەژماری منیان کردو ئەوەی ماوە موچەخۆرەکان لە TBI موچەکانیان جێگیر بکرێ بێگومان ئەمە لەم مەرحەلەیەوە دەبێ بەڵام لە مەرحەلەکانی داهاتوو دەبێ ئەوانەی تریش کە لە هەژماری من بووە نەقڵ بکرێن بۆ بانکەکانی سەر بە حکوومەتی عێراق و معتەرەف لەلایەن بانقی مرکزی عراقیەوە باش لەبەرەوە ئەمە دەبێ هیچ مەزاری تدانێت کە دەقی بڕیارەکەی دادگای فدرالی وای دەڵێ باشە چەند خولەکێکمانەوە سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی چێوە لەسەر هەڵبژاردن بێ کارین کروسە چەند بازنەیە کۆمیسیۆنی عێراق سەرپەرش لێگا تۆماری دەنگدەرانی عێراق و چێ لەسەر ئەوە موچە بێ بۆ قۆناغی داهاتوو ڕێگەی خۆش کردووە بۆ گۆڕانکاری لە بواری سیاسی بێ ئابووری بێت دۆخی بازار بێت مناڵەیە خۆزگە وانە بواە خۆزگە ڕۆژمان بەم ڕۆژە نەگەیشت وایە خۆزگە ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان شتێکی وایان بکرد بە نمونەیەکی جوانی وایان لە حکمڕانی و لە ڕێزگرتن لە موسسات و لە تەبایی و لە ئازادی و دیموکراسی و هەموو ئەو شتانەی ئەو بەها جوانانەی کە خەونمان پێوە دەبینی و خەباتمان بۆ کردو هەموو لایەک و خەڵک ڕاپەڕینی لە پێناویدا کرد خۆزگە وانە بووە ساحبی دادگایەکی بەهێزی با بڵێن هەرێم بووینایەکە با بڵێن دەستورمان هەبووە دادگایەکی دەستوریمان هەبووە ئەم پرسانە لە ناوخۆ بتوانین چارەسەری بکەین پەرلەمانێکی ئەکتیڤ و کارامان هەبووە چاودێریی دارەیەکی بەهێزمان هەبووە حەزب لە حکوومەت گەورەتر و پیرۆستر نەبووە هێزێکی پێشمەرگەی یەکگرتومان هەبووە ئەو نەوتەی کە دەرمان هێنا و بە هەدەرماندا و بۆ گەندەڵی بەکارێن هێنا ئەمە وای کرد بە ژێرخانێکی ئابووری بەهێزی بۆ هەرێمی کوردستان دروست کرد بە ئەمڕۆ خەڵک نەدەچوو سکاڵا لە دادگای فیدرالی تۆمار بکە بۆ هەڵبژاردن بێ بۆ موچە بێ پەنا بۆ ئەوێ ببە ئەمڕۆ خەڵک لەگەڵ حکومەت لەگەڵ وەزارەتێک کێشەی دەبوو ڕووی لە دادگای دەستوری هەرێمی کوردستان دەکرد دەستورێک هەبوو دەیگوت ئەمە حەقی تۆیە ئەمە حەقی ئەوە هەموو مەسەلەکان یەکدا دەکردەوە لە ناوخۆ ئەمە هێندەی تر ئێمە نمونونەکەی جوان دەکرد بەهێزی دەکردین بەڵام کە خۆتان دەزانن ئەمانەمان هیچ نەبوو و پەرلەمان سوکرا لەگەڵ ڕێز و احترامم بۆ هەموو پەرلەمانتاران مؤسساتی حکوومەت مؤسساتی هەرێم هەرچی هەیە سوکرا هێزی پێشمەرگە تا ئێستاێک نەخراوەتەوە ئینجا حزبەکان قەرار لە لای حزبەکانە دادگاکان بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بە حزبی کراون و لێرە تاوانبارێک تۆمەتبارێک لێرە با بڵێن ملاحقەی هەیە دەچێتە زۆنی زەرد لە زۆنی زەردەوە بەعکسەوە دێتە زۆنی سەوز هەرێکە و پەنای ئەویتر دەدات یعنی بەڕاستی بێسەربەرەکانی لە بەرژەوەندی خەڵکە چکاندێک ئەمە ئەنجەوانەی دەبین لەگەڵ کە دەڵێن و نەتیجەکەی ئەوەیە کە وای لێ هات بەڵێ ئەوەی کە هەرچی دادگای فیدرالی لە ماوەی ڕابردوودا تایبەت بە هەڵبژاردن و بە موچە و پرسەکانی تری نەوت و ئەوانە ڕاگررتنی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان هەر هەمووی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە لە دژی بەرژەوەندی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە ئەوەش سەبەبی سیاسەتی شکست خواردووی ئەوان بۆزمانی هەرێم خراپ نینە و بڕیارانە لە بواری نەوت بێت لە بەرژەوەندی خەڵکە ینی بۆمان ئیسپات بوو کە ئەگەر پارە ئەم حزبە دەسەڵاتدارانە بێ هەڵبژاردن لەلایەن ئەوانەوە بێ کۆمیسیۆن لەلایەن ئەوانەوە تەوزیع بکرێ ئەندامەکانی بە کەیفی خۆیان ئیتر دەتوانن تەزویری تێدا بکەن بە کەیفی خۆیان گەندەڵی دەکەن نەوت بە قاچاق و بە گەندەڵی دەفرۆشن هەموو ئەو شتانە بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە مناڵێکەوە بۆ گەورێک هەمووی ئیسپات بوو و ڕوون بووە لەبەرەوە محکەمەی اتحادی کە ئەو قەرارەنێداوە بەڵێ لە بەرژەوەندی هەرێمی کوردستان ئێستا مەسەرەن بە فرەبازنەییکردنی هەڵبژاردن بۆ لەم بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە بێگومان لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە لە بەرژەوەندی دیموکراسیش لە هەرێمی کوردستان پێشتر دنیایەک دەنگدەری بادینان لە سنووری پارێزگای دوهۆک دەبووە هۆی ئەوەی کە ژمارەیەکی زۆر کورسی بێنێت
لەبەرەوەی یەک باز نەبوو مەسەرەن پارتی دیموکراتی کوردستان بیهێنێ بۆ ئەوی بتوانێت لە پەرلەمان کۆنتترۆل بکات. ئێستا بازنەکان ئەوە بەرژەوەی زۆرینەوە ئەوە نەما لە خولی داات پێ دوای زۆرینە نامێنێ پێشتر ئینجا مەسلەی کۆتاکان 11 کورسی کۆتاکان ئەویشتانەوە زامنی کردبوو پارتی کە هەموو هەڵبژاردنێک 11 کورسی مەزمون بوو. ئێستا ئەوە نەما هەرچەندە من بۆ خۆم لەگەڵ وەکو ڕێی خۆم دەبێت کۆتا هەبێت لە هەرێمی کوردستان پێشەوەی ئەو 5 کورسیش لە 100 کورسەکە دیاری بکرێت لایەن کۆمیسیۆنەوە من لەگەڵەوە نەبووم کە کۆتا بە هیچ کۆتایی پێ بهێنرێ کە لەلایەن ئەو بڕیاری دادگای فدرالیەوە ناحەق بوو. بەڵام چونکە کۆتا بۆ نمونە لە 329 کورسی پەرلەمانی عێراق 9 کورسی کۆتای هەیە بۆ لە هەرێمی کوردستان نەبێ پێویستە هەبێ بەڵام کێشەکە ئەوەیە زۆر خراپ ئیستیغلالی ئەو 11 کورسیەوە نوێنەرایەتیکردنی ئەم پێکهاتانە کراوە. بە کوردی چارنووسێ مەسەڵاتە چۆن دەبینی کە ئەگەر موچەی لەدەست دەربچێ خەڵک ئازاد بێ لە هەڵبژاردن چارنووسەکەی چۆن دەبینی؟ وڵای چارەنووسەکەی ئەوەیە کە ئێستا زۆر لاواز بووە و حکوومەتی هەرێمی کوردستان شتێکی ئەو تۆی بەدەست نەماوە هەر موچە بەدەستەوە مابوو ئەوە موچەکەش خەریکەوە دەچێتە سەر بەغدا یعنی تەنها ئیشی ڕۆژانەی خەڵک بەڕێکردن و کتابوون و کتابوکم و هەندێشتی زۆر بەسیط دەمێنێت کە هەر دائیرێک لە دائیرەکانی بەغدا و شارەکانی تری عێراق ئەمانە بەڕێوە دەبن. لەبەرەوە بەس کێشەی ئێمە ئەوەیە کە ئێستا زمینەیەکی زۆر لەبارە بۆ ئەوەی کە ئەو دەسەڵاتە لەم دۆخەدایەوە ئەو هەموو سیاسەتەش کەس خواردوەیە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز کارە هەبێ کە بتوانێت کۆی دەنگە ناڕازەکان کۆ بکاتەوە و نوێنەرایەتی خەڵک بکە و بتوانێت ساحبی خطابێکی ڕوون و ڕوئایەکی وازەح و استراتیژێکی دیار بێ پێم وایە ئەو کاتە گۆڕانکاری زۆر نزیک دەبێت لەوەی کە نەخشەی سیاسی هەرێمی کوردستان بگۆڕێت. سوپاس دەکەین بەڕێز سکاو محەممەد پەرلەمانتاری پێشوو عێراقمانمان کردی. سوپاس دەستان خۆش بێت. سوپاس بۆ بینەرایان بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.